جیاواز لە نیگەرانی بەشێک لە هاوڵاتیان لە خراپی و کەمی و نەبوونی خزمەتگوزاریە تەندروستیەکان لە هەرێمی کوردستان. ئەم پزیشکە دوای 32 ساڵ ژیانی لە وڵاتی بەریتانیا ئێستا گەڕاوەتەوە هەرێمی کوردستان و سەنتەرێکی پزیشکی سەردەمیانەی بۆ نەخۆشیەکانی ددان داناوە و دەڵێت لەمە دووە خزمەت بە هاوڵاتیانی هەرێم دەکات. دایما ئەوم لەبیر بووە کە خزمەتی قەومی خۆم بکەم. ئەوەی کە فێر بووم لە بەریتانیا و فترێکی زۆر تاوان لە خزمەتی وڵاتی بەریتانیا و ئینگلیزا بووە، بەس دایما شعورە قەومیەکەم لێ زیاتر بۆتەوە کە ویستومە هەرچیەک بەدەست بێنم و فێری ببێنمەوە بۆ کوردستان و بیگەنم بە قەومی خۆم. ئەم سەنتەرە بە پێشکەوتوترین سەنتەری چارەسەرکردنی نەخۆشیەکانی ددان دادەنرێت لە هەرێمی کوردستان و شاری سلێمانی و سەرجەم ئامێرە پێشکەوتەکانی چارەسەری نەخۆشیەکانی ددانی تێدایە کە لە وڵاتی ئەڵمانیا و سویسراوە هێنراوەتەوە هەرێمی کوردستان. لەم سەنتەرەدا چارەسەری نەخۆشیەکانی ددان و دروستکردن و ڕێکردنەوەی دان و شتن و پاکردنەوەی ددانی گەورە و منداڵان و جوانکاری تێدا دەکرێت. نرخەکانمان هەرزان نین، بەڵام گرانیش نین. ئەتوانم بڵێم بە شێوازێکی متەوەسطن هەموو چینێک، هەموو چینێکی کۆمەڵگا بە چینی وەسەط و هەژار و بە چینی دەوڵەمەندی شۆ ئەتوانێت سەردانی سەنتەرەکەمان بکە. لەبەرەوەی نرخەکانمان زۆر گونجاوە، ڕەچاوی هەموو بارێکی خراپی هاوڵاتیانمان کردووە. زۆر احتیمامان ناوە بە تایبەتی بە کوالیتی و بە پاک و تەمیزی لە سەنتەرەکەیە و هەوڵ بین کە نەخۆش گلەی لێمان نەبێت. تێچووی ئەم سەنتەرە زیاتر لە 600,000 دۆلارە و لەلایەن 6 پزیشکی پسپۆڕی ددانەوە بەڕێوە دەبرێت لە 8 بەشی جیاوازدا. بەرپرسانی سەنتەرەکەش دەڵێن ڕەچاوی نرخیان کردووە تا هەموو هاوڵاتیان بتوانن سوودی لێوەربگرن. بابا نوێرێ ناڕتی، سلێمانی.